سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. نوێنەری وانەبێژانی بەردەڕەش دەستگیر کرا و وانەبێژانیش داوای ئازادکردنی دەکەن. کاروخ وڵاوی نوێنەری گشتی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان ئاشکرای کرد ئەمڕۆ مامۆستا عەلی ڕەوف نوێنەری وانەبێژانی بەردەڕەش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراوە و تووشێتی پێویستە بە زووترین کات مامۆستا عەلی ئازاد بکرێت بە پێچەوانەوە هەڵوێستیان دەبێت. دەستگیرکردنی نوێنەری وانەبێژانی بەردەڕەش لە کاتێکدایە ماوەی 2 مانگە لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆی سەر بە پارێزگای هەولێر بایکۆتیۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە بەردەوام بڕیاریشە سبەینێ مامۆستایان و فەرمانبەران خۆپشاندانێکی گەورە و بەرفراوان ئەنجام بدەن. لە ماوەی 2 هەفتەدا لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی تەقەی هێزە ئەمنیەکانەوە 3 کۆڵبەرگیانیان لەدەستداوە و 40 کۆڵبەریش بریندار بوون. ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردوێتەوە دوای سەردانی ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئیسلامی ئێران بۆ شاری بانە تاقەکردن لە کۆڵبەران لەلایەن هێزەکانی ئێرانەوە زیادی کردووە. بە جۆرێک لە ماوەی 2 هەفتەدا 3 کۆڵبەر کوژراون و 40 کۆڵبەریش بریندار بوون. ڕێکخراوەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە شەوی هەینی ڕابردوو فەرزاد حوسێنی کۆڵبەرێکی تەمەن 17 ساڵ خەڵکی گوندی ئالیاری سەر بە شاری سەقس با تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار بووە. هەر لەو شەوەدا حەمید ڕەزا حافیزی تەمەن 18 ساڵ خەڵکی شاری سەقز و سولەیمان ئەمینی تەمەن 28 ساڵ خەڵکی شاری بانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سنووریەکان بریندار بوو. ئاسایشی هەرێم دەستگیرکردنی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی داعشی لە هەرێمی کوردستان ڕاگەیاند کە پلانی کردەوەی تیرۆریستیان هەبووە. شەوی ڕابردوو بەڕێوەبەرایەتی ئۆپراسیۆنەکانی دەستگای ئاسایشی هەرێم ئاشکرای کرد 5 گروپی داعشیان لە هەرێم دەستگیر کردووە. ئاسایشی هەرێم ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە دەیان ئۆپراسیۆندا 55 تیرۆریست کە ئەندامی تۆڕ و گروپە نەنووسووەکانی داعش بوون لە کەرکوک، سلێمانی، گەرمیان، هەڵەبجە، سەید سادق، شارەزور و پێنجوێن دەستگیر کراون کە سیانیان پلەی ئەمیریان هەبوو و تاوانباری گەورە بوون. ئاسایشی هەرێم ڕاشی گەیاندووە ئەو گروپ و کەسانی دەستگیر کراون پلانیان داناوە بۆ ئەنجامدانی چەندین کردەوەی تیرۆریستی لە چەند شار و ناوچەیەکی جیاجیا.